ئەمڕۆ خۆم ویستم جلێکی هەولێریانە لەبەرکەم بەڵام ڕێک نەکەوت. جیاوازی ستایلی خەڵکی هەولێر و سلێمانی لە ڕووی جلوبەرگەوە هەیە. خەڵکی هەولێر ئێستا حەزیان لە جلی کوردی هەیە بە ستایلی سلێمانی یان ئەو ستایلانی کە زۆر باوە ئێستا لە ناو خانمان چ زۆر ستایلێکە؟ خۆی ڕاستیەکەی من ئەمە یەکەم جارمە بەشداری پێشانگاکەم کە هاتووشم لێرانە وەبزانم شوێنەکەی من زۆر سەرنجی هەمویان ڕاکێشێ هەر کامێک کە لێرە ڕێتە بێ یان قەدرێ ڕاوەستێ سێریەکە یان هەرە بێ ئافرەتەکان هەریەنە ژوورەوە. زۆر ئێستا بە تایبەتی گەنجەکان حەزیان لەم ستایلانەیە، حەزیان لە تێکەڵکردنی ڕەنگەکانە. حەزەکەن مەسەرەن بە دەستوری سلێمانیش جل لەبەرکەن. زۆر جار خۆیان یەن لێرانە ئەڵێن خۆت ستایلێکمان بۆدانە شتێکمان بۆدانێن ئەمە لەگەڵ چیا تێکەڵکەین کە وەکو جلەکانی مەسەرەن ئێوە ڕەنگا و ڕەنگ بێ. باشە جیاوازی جلی هەولێر و سلێمانی لە چیدایە گەرێک دوجوازم؟ خۆی هەردووکی جوانی تایبەتی خۆیان هەیە بەڵام خانمانی هەولێر زیاتر ڕەنگە تۆخەکان لەبەرەکەن ڕەنگی قاوەیە ڕەشە نیلیە زیاتر لەو ڕنگانەیان خوانێ بن مۆریکی تۆخە زیاتر لەو ڕنگانیانە وە زۆر تێکەڵ ناکەن ڕنگ تێکەڵ ناکەن ئەگینا زۆر زۆر جوانە جلی ئەوان من ئەمڕۆ خۆم ویستم جلێکی هەولێریانە لەبەرکەم بەڵام ڕێک نەکەوت. یەک دوو ستایلم پێ بڵێ کە ئێستا ناو خانمان باوە کە لەبەری دەکەن لە کراس و لە کەوێ و بۆ ئەو شتێک کە ئێستا زۆر زۆر باوە زۆر لە خانمە هەولێریەکانیش ئێستاەن مەسەرەن داوەشتاناکەن قماشی حەبسەخانە ئەم قماشە کە ئەکرێ بە هێلک بە کەوا و بە سەڵتە. ئەوە قماشەکەی لە دەرەوە هاوردە دەکرێت و لێرە دروست دەکرێت. ئەکیت ئەوانە وەکو هەوارخانی ئەشێڵ دیزاین قسەیەکی جوانی کەروتی قماشەکان هەمووی خۆ هیچی خۆمانی خۆمە کارگەمان نییە لێرە دروستیکەین لە دەرەوەیەت بەس ئێمە لێرە بە کوردیەکەین ئەوەیە مەسەڵ ئەمەیان ئەمە پشت سەر جەنابەت ئەمەیان کامە ستایلە؟ ئەمەشیان هەر قماشی حەبسەخانی پێوترێ. قماشی حەبسەخان بۆچی پێوترێ حەبسەخان ژنی قەدیما ئەو لەبەر ئەوەی کە مەسەلەن وەکو ژنی ئێستا زروفەکە وەکو ئێستانە بووە هەر ئەو پارچەپارچانەی کە هەیان بووە لێک دراوە کردویانە بە شتێک بۆ خۆیان قەناعەتی ژنی قەدیمە ئەمە کە ئێستا ئێمە ئێستا ئاوە بەگران ئەیفرۆشین.